دەم خۆش دەستان خۆش بێ کاک سەنجاش هیوادارم گوێبیستی یەکێک لە گۆرانێکی خۆشەکانت بین باستی ئەمە وەکو قاوەخانەی زەردەش سپاس و پێزانین بۆ هەمووتان هەیە بەڵام ئەوە چەندین جار وابزانم سێمین چوارەمین جارە کاک سەی خاڵداری خۆشی وەزیفەیە زانین نا زۆر وەڵا ڕاستەکە ئەوە جوانتە دەرەکە
خوشی بدهید درست دمتان خوش بید زۆر دەستان بەخێر خۆش بێت. بێت زۆر بەخێر. سپاسانەکەین ڕێز و سامان هەیە بۆ ئەنی کە سڵاوە نێرین کاک بەیرون سەمان دواتر کە گەڕێنەوە لای کاک حسین خاڵدار ڕێز و سڵاو هێرە داوای گۆرانی ئەرێ هۆڕاوچیە کە بەڵام پێشەوە ئەچینەوە لای خاتوو ئەمینەی هەیەسی خۆشەویست حەزەکەی وەکو دەستوری خۆت بە دەفێرەکەی وای فرق نکن چیت پێ خۆت پێم سپاس دەکەین نەکرد فرق نکن کابێ کاک عەدنان جا هەر بابەچی وەردەگە و خۆشی دەفەکەی هەر پێ یاسایە هەرچی وەردەگە خۆت ئەسلێک نانە هەر بادە ڕێز و سڵاوم بۆ هەموو هونەرمەندانی تاراوگە کاک بەیرون سەنگاوی کاکە لالە سەنگاوی و هەموو خۆشەویستانە کاک عەبەقۆڵە لە بەلجیکاوە سڵاو ڕێز أري وي وي ناس كلها تسجلوا شەشە
بێگومان بینەرانی پیجەکەش هەموو دەستخۆشی لە هەردووکتانەکەن وە خات و ئەمینە هەیاسی بەڕاستی ئەوە خانمێکی کوردەکە لە تەراوگە هەموو کاتێ لەوێ ئەگەر مۆسیقاشی دەستەکەوێ بەخۆی دەفەکەی و هەموو کاتێک لە خزمەتی کلتوری نەتەوەکەیە بە جلوبەرژی کوردیەوە شەوان لای بکاتەوە لە پیجەکەی خۆی لە ئەکاونتەکەی خۆی نەتەوەکەیەکە ئەو خانمە مامۆستاجیان بەخێر بێن کچی هونەرمەندێکی ناوداری کووردە عبدوڵڵاه هەیاسی ناسرا بە سنجانی کە بەنێوی نەنکم بانگیان کردو کە لە 180 دەتوانم گۆرانەکانی مامۆستای ماملێ بابی من هەمووی تەهیە کردو تەنزیمی کردو چێتی بەخێر بێن کاکسێ گیانداوای گۆرانی ئەرە هۆڕاوچیەکەن لە تاراوگەوە ئەو کوردانە لە بڕوو دەرونیان بۆ گۆرانی کوردەکان کاک عەدنان کاک عەدنان کاک داخل بە بۆی کەش لای بکەنەوە ئەڕۆڵە
بەڵام بە ئیجازەی خاتونە بوێرەکە ئەو خاتونە جوانەی بە جلو کوردیەوە بە لە بنەماڵەیەکی هونەری بە ئیجازەی ئەو تامان لەسەر خواستی ئەم خۆشەویستانە کە من بەڵێنێەوەم پیا بگۆرانی حەسەن زیرەک هەمومانەمانە دەرویشی حەسەن زیرەکی لەبەرەوە بە وەسفی جەنابم کرد بکە حەسەنی ژەڵی باشە من گۆرانێکی مامۆستا حەسەن زیرەکەی ئامینێ و ئامینێ دەڵم چونکە تۆ ئێڵێ گۆرانی ئامینیان هەڵکوتە بەخۆمە بەسەر چاو مادەم جارە خاتونێکمان بۆڵێ حەسەن حتى گۆرانی فایم تا کلیسیش باشە بجيه من مالي رشوي شداك وعرضي جمالي راسك مقند وكرنك مقالي هنا أو والله برجعنا بقول شغلة دوسنا بس
كاك عمان جان داوای گۆرانی نەکەن شەدایە مەزە تەبەقە بەرزەکەی خۆیان جوانی لایبانە دەنگی بەرزە بۆ زۆر باشە دەنگی بەرزە دەم خۆش خات و ئەمینە گیان دەم خۆش دەست خۆش ولی گفتن که گرانی چی باید چی من حسن شده توی جاری خوی نخوری گرانی که باید بیمون ئەوەش دوایە ئەوەش بەسەر
دەمە خۆش بێ لەگەڵەوەی کاگەحسێن گۆرانیبێژێکی میلیە تەمان لە گۆرانە میلیەکانیشە زۆر سەرکەوتووە بەڵام حەسەنیش زۆر بەندەکەیەکی خۆشە لە بەتامبوونێکی خۆش خاتۆمینەش بەمان چێوە وەکو باسێکن جارێکتر بۆ لایڤەکە بۆوانەی کێسا شاتون خاتۆمینە کچی هونەرمەندێکی ناوداری کوردە کە خاوەنی چەندین ئاوازە بۆ ماملێ و بۆ حەسەن و بۆ زۆربەی هونەرمەندەکانی تریش بخێر بین نازانم ئێستا خاتۆمینە حەزێکی بەدەف بەدەفۆیە بە موزیکەوە بەکە باش بە موزیکەوە ئەرێ هۆی نازەنین نەشێوێ نازدێ بەماشێ نجیب پێش وازدێ بەس کاک حسێن پێیان وایە کاک بەیرون سەنگاوی هونەرمەندانی تاراوگەڵە کە حسێن دەنگی لەوەش بەرزترە ئەم جاریان با لە بەرزتر هەوریدارەکەش هەوریدار کاک حسێن بۆ بە هەولێرە نەناوی تۆ دەنگی بۆ هەوریدار زۆر لەبارە دەنگە بەداخەوە چون نەموتۆت مەسەلەتی بەسەریا ناوێ بڕ نەکەن ئەوەی کە مەسەلەت بەسەریا دەتوان کاک عەدنانجان ئەوەی نەکەی هەوریدار ئەرێ هەرو مەقامەینە ئەوی گۆرانەکەی پێشوە هەمان ناکرێت تۆ بۆ منێ وا بۆ
بێگومان من سوپاسانەکەم بەڕاستی سلێمانی شاری ڕۆشن ئەوە ناوزەت کرا لە لیستی وابزانم یونسکۆیە لەبەرەوە مای خۆشببختیە لە خۆیەوە نەبوو هەر بۆ نمونە ئەم قاوەخانی زەدەژەوە حوتەمین ساڵە کە خۆتان کاکسێن وەبزانم چوارەمین جارە جارە لێرە بەشدار زۆربەی هونەرمەندە ناودارەکان لێرە ئەمەمان لە پێناوی چیە کرد لە پێناوی بەرپەرزانەوەی بیری تەسکی دواکەوتوەوەی کە ئەم هونەرە بگا بەم ئاستا و خانمە بوێرە کە باسێکم نێتە کاپتریەکان چەندی خانمە هونەرمەندی تر لێرە یاوارانەوە پێشەش کردووە بەس کا حسێن ئەمڕۆ کۆڕەکەمان وەکو یادی حەسەنی لە هەو لەبەرەوەی عاشقانی حەسەن زیرەک زۆر بوو ئەمانە هەمووی موریدی حەسەنن پێمان خۆشم یەکێکم لەوانەی کە لەسیلێ قەبران دوا بە دوایەوەش لەو بازێژە چینە دەرەوە بۆ لای گۆرانە میلەکانی خۆت و خات و ئامینەش بەسە و لە سیلێ قەبرانە بە پێشکەش بکەین بە ئاوکاری کە عەدنانی خۆشەویست عدنان جا لە طبقەی بەرزەوە کە چ بەرز ئەوەیە طبقەی خۆی
دەمتان خۆش بێ بێگومانەوە ئەرکەی کە ئێستا ئەمە جێبەجێ یاوەی زۆر بەخێریان سەرچاوی ڕەنگە مامەسا عەبدول و کاخالید و برادەران بزانن پێش نیو سەدە پێش 50 ساڵ پیرەمێردی نەمر لەم شارەیە سەرقاپڵی هونەر و ڕۆشنبیری ئاوا گرتو دەست و حەزی کردووە هونەر و کلتور و یادەکانی نەورۆز و بۆ نەتەوایەتەکان بەردەوام بێ ئەگەر بەڕاستی هەڵوێستی ئەوە نەبووە کە بە خۆ بەخش ئەمە وەکو باسمان کە هەزاران چالاکی کراوە لەم شارەیە ماوەیەک بەهۆی شەڕی نەخوازراوی تیرۆریستان و داعشەوە لەوانەیە هونەر هەر لە ناو بچوایە لە بار بچوایە خۆشبەختانە سەنتەری ڕۆشنبیری سەرا و ئەم سەرقاپڵێ لە ئەم ڕۆشنبیر و نووسەر و هونەرمەندانە کە نەیان هێشت ئەم هونەرە بەڕاستی ئەم ڕێڕەوەی بوەستێ زۆر خۆشحاڵم گەنج سەردەما حەزیان لە وەکو ئێمە نین ئێمە خەم دای ڕزان ئەمجیێمە حەزیان لە گۆرانێکی شادیش حەزیان پێشەوە ئێمە پیاوسالاری لە ئێمە نیە مادەمە و خانمە بوێرە لەگەڵمانەیە دوای ڕێگەین بە خانمی خۆشەویستیشمان گۆرایی خۆشتریشمان پێشش بە بەس پێویستمان بە گۆرانێک شاتەیە گەنجەکان ئێستا هەمووی لەگەڵ ڕێتمی سەریعان گۆرانێکی میلی خۆشی خۆتانی سەریع کاحسین ئەوەی شاد بێ چونکە بمانەوێ نەمانەیەم گەنجانە بەڵاممانەیە ئەو شادەی کە نەگەو شادەی کە تێکەڵاو بۆ بە ڤایرۆس هونەرێکی ئێستا بەڕاستی هونەری میلی ناشرین کردو ئەوە ناڵێ هونەرە جوانەکەی کە خامە ئەستەکەی کە ماوەتەوە ئەمە ببوورە چێکێک و خەباتێکە بۆ لەم کاتەیە کە ئێمە ببوورە ئەوەمان پێکەن ئێمە ئەوە بەرپەرچێنی بە شادی داوای لێبور نەکەم من هەرچەند لەگەڵ گۆرانی شاد نیم بەڵام بە ئێحترامی ئەوە لەسەر سەریانە ببینی زۆربەی خانمەکان فقط دادنشین حەست خوان گۆرانی ئادەمە شادەکە بابە گۆرانی شاد بڵم بابە هەڵپەڕن چی شکارێکێت چ مەسەلەیەکی
وەڵامی ئێمەشە وەڵامی ئێمەی کووردە ئێمەی خەڵکیم شارێ بۆ تۆرانەکان و بۆ داگیرکەرانی تورکی فاشیست و بۆ عوسمانیەکان کە لەم سەردەمای ئەمە ئاینەیە هونەر و کولتورمان لەناو بن لە ڕۆژاوە واگە بۆشیان کرد لێرەش لەبەرەوە پیان ڕای ناتوانن ئێمە بەردەوامی مادەمە و خانمەوێرە بەخۆی دەفێکەوە کاراوگەشت هەر خەبات دەکا بۆ هونەرەکەی کاکە حسەی خۆشەویستم خۆشەویستانە قاوەخانەی زەردەشتیش ئەمەوەکو باسمان کرد حوتەمین ساڵە کە بەردەوامە لەسەرم خەباتە کللتوریە ئەگەر بەڕاستی کۆتایی زۆر نخرە بەس ئەگەر حەزەکەین کۆتایی بە گۆرانیەک خۆتان پێتان خۆش بێت یا یەک گۆرانی پێشکەشکەن هیچ یەک گۆرانی بەهرە بێت ئەگە خاتوێ منە گۆرانێکی باوکیانکە گۆرانێکی باوکم و مامۆستامان بە هەردووکیان باش فەرق ناکە دەمە یا دیوانیشم بۆ کۆکە چات بە گۆرانێکی باکمە دەنا هەر چاوەڕوانی تۆمە بەسەر چۆکامەیە کاکە عەدنان نەزانێ بە دەفەکەەوە کەمێکیان بۆڵی یا هەر لەسەڕێت ڕاماوەم هەر چاوەڕوانی تۆیەوە هەر چاوەڕوانی تۆیەوە بە دەردی دێڵ ئەسیرم لوتفێکردنی بۆم
توانی ئەزانیم ڕۆکە و ئاوازانە ئیمام لێ ئیباڵکی ڕەحمەتی خەتووە منایەسیە زۆر خۆشحاڵ بووم کەحسێن جارماوەتەوە دوایین گۆرانی بکەی بە دیاری ئەمڕۆمان ئەگەر بتوانی مەمنونتە بین زۆرمان دووشن سپاستانەکەم
توی خوش دوی بەناوی خەڵکی سلێمانیەوە بەناوی پایتەختی ڕۆشنبیریەوە بەناوی شاری ئەدەبەوە دوو نازناوە هەیە بەناوی شاری هەڵمی قوربانیەوە سپاس بەخێر بێت دەستان خۆش بێت سپاس بۆ بینەرەکانم سپاس بۆ ئێوە سپاس بۆ خۆشەویستان Чекам.